بەناوی خودای گەورەی میهرەبان هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا درود و ڕەحمەت و سەڵاوات بەرژێ بەسەر جانی پاکی پێشەوامان تاجی سەر و نووری چاومان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئێمە هەروە لە زنجیرە باسەکەی خۆمان لە بنیادنانی خێزانی بەختەوەر لە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست داین. ئیمڕۆ کە ئاخر دەرس کە بەندە تەکلیف کرابێ و لە خزمەتتاندا باسی بکەم، باسی ئەو کێشە خێزانیانەیە کە دروست دەبێت لە بینی ژن و مێردا. طبعا ئەگە ئەمە بین باسی هەموو کێشەکان بکەین ئەوە بەدە 15 ساعتیت کە خلاص نابین، بەڵام دێین 12 خاڵ باز دەکەین کە ئەمە هۆکاری کێشە. ئەمە ئەگە هۆکارەکانمان زانی ئەومان بنبڕ کرد ئەوە بەخۆی کێشە دروست نابێ. ئەگەر هۆکاری نەخۆشیەکەت زانی هۆکارەکەت هەڵ کرد نەخۆشیەکە بەخۆی هەڵ دەبیتن. ئیذا عُرِفَ السَّبَبُ بَطَلَ الْعَجَبُ. گوتیتیان ئەگەر کاتێک سەبەبی شتەکە زانی هەندی سەرسەومانەکەی نامینێتن. جا بۆیە ئێستا ئێمە 12 خاڵ باز دەکەین. ئەم 12 خاڵە هۆکاری کێشەی بینی ژن و پیاوە لە هەموو ماڵێکدا، جا ئیلتیزامیان هەبێ یان نەبێتن، مسلمان بن مسلمان نەبن، عمومی مرۆڤایەتی عمومی خێزانەکان ئەمە ئەو 12 خاڵە کە زۆریشە، بەڵام یعنی زۆرترە لە 12 خاڵی، بەڵام بەقەدەر پێویستی دەرسەکەمان کورتمان کردیتەوە 12 هۆکاری پەیدابوونی کێشەی بینی ژن و مێرد باز دەکەین. یەکەمی شت گوناحکردن هۆکارێکی زۆر سەرەکی کێشەی بینی ژن و مێردە. بەڕاستی هەر کاتێکە ئەو پیاوە ئیلتیزاماتی نەبوو، هەر کاتێک ئەو پیاوە گوناحی دەکرد، بێ ئەمری خوای دەکرد، بێ ئەمری شەریعەتی دەکرد، و هەر کاتێک ئەو ژنە ئیلتیزاماتی نەبوو، بێ فەرمانی خوای گەورەی دەکرد، بێ فەرمانی پێغەمبەری خوای دەکرد عەلەیهی سەڵات وسەلام، بەڕاستی ئەوانە دەبنە کێشە، ئەوانە خۆی نەخۆیدا دەبنە کێشە لە ناو ماڵی. لەبەرچی میسال مەسەڵەن ئەو پیاوە زۆر حەز دەکات ئافرەتەکەی بحەجە بێت، ئەو ئافرەتەش دەبینە حەزی لە حیجابی نییە، حەزی لێ سەری کۆلبی، حەزی لێە جلچور لەبەرگەکە. ئەو ئیلتیزام نەبوونێ ئەو ئافرەتێ ئەو گونا ئەنجامدانێ ئەو گوناحی خۆی لە خۆیدا کێشێک دروست دەکاتن. یان دەبینی ئەو پیاوە ئارەقی دەخوا، ئەو پیاوە قومارێ دەکات، ئەو پیاوە چاوی لە دەرەیە، ئەو پیاوە مسریفە، ئەوانە هەمووی گوناحن ئەنجامی دەدا. بەڕاستی ئەوانە منبعی کێشە و منبعی گرفتەکانی ناو خێزان و بینی ژن و مرد ئەوەیە کە بێفەرمانی خوای گەورەیە. هەر کاتێک ژن و پیاو صادق بوون، تۆ بەکار بوون، بەڕاستی ئیلتیزامی تەواویان بەدین دەکرد، بڕوا بکە 180 کێشەکانیان هەڵ دەبی، 180 کێشەی ئەو ماڵە ئۆتۆماتیکیان هەڵ دەبی، مادەم ئەو کوڕە و ئەو کچە ئیلتیزامی تەواویان بەدینی خوای گەورە هەبێت. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم هەربژاردننی سەقەت، هەربژاردننی هەڵا. هەر کاتێک کە ئەو کوڕە بەس بە جوانی معجب بێ، بەس بە جوانی معجب بێ، بەس معجب بێ بەو ئافرەتە، ئەی بابە ئەوە بەژنی، ئەوە باڵای، ئەوە قیازی ناوقەدی، ئەوە لەونی پرچی، ئەوە لەونی چاوی، ئەوە لەونی پیستی، بەوانە هەر بخەرەتێ. بەڕاستی ئەوە هەمووی سعادەت نییە. جوانی ئافرەتێ هەر هەمووی بەختەوەری نییە، جوز ئەکە لە بەختەوەری ئەویت کە ماوە. جا بۆیە هەر کەسێک کە دەستە داخوازی، هەر گەنجێک کە دەستە داخوازی دەبی چاو و عەقڵ و دڵی لەگە خۆی ببە. هەر گەنجێک بەڕاستی ئەو سەیە لەگە خۆ نەبرد ئیلا فەشەلی دەینی لە ژن هینانەکەیدا. جا زۆر پێویستە بەڕاستی هەربژاردننی هەڵا بەڕاستی نەتائجی شەڕ و ناخۆشی و ئاژەوە و ناڕەحەتیە لە بینی ئەو ژن و مێردە. بالعکسیش هەر کاتێک ئەم ئافرەتە تەماشای هیچ شتێکی پیاوەکەی نەدەکرد، تەنها تەماشای ماڵی دەکرد، مەسەڵەن سیارەی هەیە، خانی هەیە، پارەی هەیە، وێلەی هەیە، یان مەسەڵەن حەزی لە شەهادەداری هەیە، دکتۆرایی هەیە، یان وەزیفەی مەرموق و گەورە هەیە، ئەو شتە مادیانی کە تەماشا بکاتن ئەو پێدەن هەربژاردننی هەڵا، حتمما ئەوانە بەختەوەر و سعادەت نابن لە ژیانی هاوسەریەتیاندا، بەڵکو کۆمەڵک کێشە و ناڕەحەتی و گرفتی گەورەیان دێتە پێشی. لەو چکار ئەساسی هەربژاردنەکەی هەربژاردنێکی هەڵە بووە.
زەبۆی هەم کوڕ و هەم کچیش ئەبێ لە کاتی ئەم کوڕە کچێک هەردەبژێری و ئەم ئافرەتە کوڕێ قبول دەکە بەڕاستی دەبی اختیار و هەربژاردنەکەیان زۆر مەزبوط و ڕۆیکە و پێک بێ بە جوێرەی کە شەرع کە دەرسی یەکەم باسمان کرد کە چۆن مەزموعە مواسەفاتێکی ئافرەتیدایە کە ئەو ئافرەتانە هەربژێرە و مەزموعە مواسەفاتێکی پیاویشیدایە کە ئەم پیاوانە هەربژێرن بۆ ئەوەی بتوانین بەختەوەری و ئەو بنیانی کە دەمانەوێت باسیکەین لەو پەڕی بەختەوەری و خۆشگوزارانی بیتن. خاڵێکی تر ئەوەیە پشتگوێ خستنی ئەو حەق و ماف و ئەرکانی کە باسمان کرد. بەڕاستی ئەو حەق و ئەرک و مافانی کە لەسەر ژنیە بەرامبەر پیاوەکەی هەر کاتێک کەمتەر خەم بوو لەو مافە یان عیبی هەبوو لە زێبەزێکردنی ئەو مافە یان بەڕاستی مافەکانی پێشێل دەکرد کێشە دەکەوتە بینی ئەو دویان و بالعکسیش عینەن هەر کاتێک کە پیاوەکە کەمتەر خەم بوو لەو زێبەزێکردنی ئەو مافانەی کە لە سەریەتی شەرعەن بەرامبەر ژنەکەی زێبەزێ بکە حتممە گرفت و کێشە و ناڕەحەتیان دەکەوتە نێوان. کەنجین گرفت و کێشەیان نەبێ کەجی هەمیان ئەرک و بافەکانی خۆیان بەرامبەر یەکتر جێبەجێکرا ئەو کاتی هیچ گرفت و ناخۆشی نابێ. ئەمە ئەگەر دیتە ژنەکە بەجێ پیاوەکەی نەدەکرد ژنێکی پیس و پەرۆخ بوونەی دەزانی ماڵ بەڕێوە ببا ژنێ بوونەی دەزانی منداڵ پەروەردە بکە ئەوە هەمووی کێشەیە. یان پیاوێک بوو نەفەقەی پیشنەکەی نەدەدا چاوی لە دەرێ بوو دائیمەن احتیمامی بەخۆی نەدەدا پیس و پەرۆخ بێ سەر و بەر بوو ئەوانە هەموو کێشن کەوا ناخۆشی و ناڕەحەتی و گرفت لەناو ئەو خێزانە و بینی ئەو ژن و مێردە دروست دەکاتن. خاڵێکی تریش کە ئەوانەی کە کێشە دروست دەکەن کە بنە هۆکاری کێشە تەداخلی تەرەفی سێمە لە ژیانی ئەو ژن و مێردەیدا. دەبین ئەو ژن و مێردە هیچ ئەیبیان نییە بەڵام خەسووی ئەو کوڕەی دائیمەن تەداخلیان دەکە دائیمەن دەستەکی هەیە لەگە کچەکەی دائیمەن کچەک وها بکە کچم ئەوا بڕۆ کچم ئەوا بکە کچم ئەوا قسە بکە کچم ئەوا لە پیاوەکەت بڵێ ئەوەی لێ قبول مەکە بەردەوام ئەو تەداخلی خەسووی لە ژیانی ژن و مێردایەتی بەڕاستی فەشەلی دێنی کچەکەش قڕ بەسەر دەکا و بەخۆشی گونەحبار دەبیت. واللهی ئەمن عائیلە دەناسم کچی زۆر زۆر نەجیب کوڕی زۆر باشیشی بە قسمەت بووە تەداخلی داچی وەی کردکەوە ئاخری ئەو کوڕە و کچەی تەلاق بدە تەلاقیدا لەبەرەوەی داکەکەی بەردەوام تەداخلی دەکرد بەردەوام مشکلەی لێ دروست دەکردن نەیدێشت ئەو ژنی مێردە بە سەعادەت بژیت بەخۆشی بژیت و بەڵعکسیش زار هەیە ئەو جارە خەسووی کچەکەی تەداخل دەکات داچی کوڕی بەردەوام تەداخلی ژیانیان دەکات دێتە کوڕەکەی ئەوها بە بەرامبەری ئەوها مەڵێ ئەوها بکە ئەوەی لۆ مەکە ئەوەی لۆ بکە یعنی ئەو تەداخلی کە لێ نەگەڕێ ئەو ژنی مێردە بەخۆی بەحەسێنەوە بەخۆی بە کەیفی خۆیان ژیانێکی کە خۆیان اختیاریان کردو بەو شێوەی گوزەر بکەن ئەو تەداخلی تەرەفی سێم بەڕاستی کێشەکان گەورە دەکات بەڕاستی کێشەیان بۆ دروست دەکە وەی لێ دێژیانی ئەو ژن و مێردە بەستەزبانی دەبتە جەهەنەم جا خاستەن ئەوانەی کە بیدایەتی عومریتیان یان کچەکە گچکەیە یان کوڕەکە گچکەیە ئەوە زۆر کێشە دروست دەکات لەبەرەوەی ئەو کوڕە دەبێت هەندێک کوڕ هەیە موسەیتری بندەستی داچیتی یعنی داچی کۆنتڕۆلی کردووە یعنی کۆنتڕۆلی ئەو کوڕی جوول بەدن بندەستی داچیتی ئەوە زۆر کێشە لە بۆ خێزانەکەی دروست دەکات یان کچ هەیە کۆنتڕۆلی داچیتی سبحان الله هەرچ برێتن یەکسێر ئەوە تەعامل لەگە پیاوەکەی دەکات بەو شێوە گرفت و ناخۆشیەکانیان بەردەوام لە ماڵێ زیاد و زیاد دەبیتن حتا بۆ لێ دێ ئەستەن ئەو ماڵە تێک و پلێک دەستیتن بەڕاستی تەرەفی سێم زۆر زۆر خەتەرەکەوە تەداخلی ژیانی ئەو ژنی مێردە دەکەن ئیلا ئەگەر بە چاکە نەبێت دەبین کێشەیەکیانێ پێیان حەل ناکرێت خوا گەورە بۆ خۆی ئەو فەرمانیدا حەکەمەن من ئەهلیه و حەکەمەن من ئەهلیه تاوا خۆی هیچ گرفت نییە خوای گەورە بۆ خۆی داناوە یەک دوو کەسی عاقڵ لە تەرەف ژنەکەی یەک دوو کەسی عاقڵ لە تەرەف پیاوەکەی دادەنیشن کێشەکە حەل دەکەن بەڵام وەختی پێویست وەختی کە غەم و پەژارێک و ناڕەحەتێکە بوو بەڵام لە ژیانی ئاساییدا حەقنی هیچ کەسێک تەرەفی سێم تەداخلی ژیانی ئەوانە بکاتن. خاڵێکی تر لەوەی کە بەڕاستی گرفتەکان دروست دەکەن گەورەکردنی عیبەکان دەبێت هیچ کەسێک بێ عیب نییە کەماڵ هەر لەبوو خوایە ئەو ئافرەتە دەبینی یەک دوو عیبی هەیە ئەو پیاوە یعنی هیچ چاکەی ئەو ژنەی نابینی نە جوانی دەبینی نە دەستڕەنجینی دەبینی نە خاوێن و باوێنەکەی نە قاتونیەکەی نە قسە خۆشیەکانی هیچ دابینی تەنها عیبەکەی دەبینی ئەو عیبێ ئەوەندە گەورە کردیە ڕەشی کردیە لە پێش ساوی بەڕاستیەوە ئەوە گرفت زۆر دروست دەکات یان بالعکس ئەو جارە ئافرەتەکە ئەو پیاوە نەجیبە ئەو پیاوە محتەرەمە ئەو پیاوە قسە خۆشە ئەو پیاوە سەخیە ئەو پیاوە بەوەفایە بەڵام یەک عیبێ هەیە سبحان الله ئەو ژنە ئەو عیبێ ئەوەندە گەورە کردیە لە ماڵێ وەی کردیە ژیانی خۆی تاڵ کردیە جا بۆیە بەڕاستی نابی ئێمە عیبی یەکتر گەورە بکەین حتا پێمان بکرێت پێ لە عیبەکان بخشێنین
ئەوەندە ژیانمان ئاسوودە و خۆش و خۆشگوزەران دەبی ئەمما ئەگەر بێت و ئەی بە بچووکەکان گەورەکەین حەدە سەیدە سەدانین 1000 2000 30,000 گەورەکەی ئەوڵە هەموو ژیانت تاڵ دەکاتن هەموو ژیانت ناخۆش دەکات جا هەیە سوبحان الله یەک عینێکی ڕەشی لە چاو کردیە یەک چاکەی ئەو پیاوەی نابینی یان پیاوەکە یەک چاکەی ژنەکەی نابینی بەڵکو بەو عینێکە ڕەشەی تەمەشای ژیانی ئەو ژنەی دەکات بەڵکو ئەو ژنە بەو عینێکە ڕەشەی تەمەشای ژیانی پیاوەکەی دەکات ئەوە غەدرە بچووکردنی عیبەکان نیشانەی خۆشگوزارانیتانە گەورەکردنی عیبە بچووکەکان نیشانەی ناخۆشی و نامورتاحی و نەئارامیتانە خاڵێکی تریش لەوانەی کە بەڕاستی کێشە دروست دەکەن بەدگومانی پیاو یان بەدگومانی ژن بەرامبەر پیاوەکەی پیاوێ دڵی پیسە سبحان الله ژیانی لە ژنەکەی تاڵ دەکات ژیانی لێ تاڵ دەکات دڵ پیسی ژنەکە پاکە وەکو گوڵی هیچ عیبی نییە بەس بەخۆی دڵی پیسە هەر زاتی خۆی ئەو پیاوە دڵی پیسە یعنی مەسەلەن دانیشتی مەسەلەن ئەو پیاوە میوانی هاتی ئەو ژنە چای دەینی وەنیە ئەو حرەکەت کرد ئەو ئیشارەتت دانێ ئەو لۆ ئەوە هاتی لۆ ئەوە چووی ئێ بابەت چ بکەم یعنی چ بکەم کو بێم خۆ پشتاپشت نایە پشتاپشت بگەڕێمەوە جا هەندێک پیاوە کۆ دڵی پیسە هەموو حرەکەی ژنەکەی سبحان الله گوماناویە وەڵڵاهی پیاوم دیتیە طبعا دەرکەی ئەو شەی ئەوەی هەیە مەسەلەن ئەوە خەتخەتی پێوەیە ئەویشینێ بە پلێتی گرت بۆ پلێتی کوراخەوە سزنی بە حەتەی نەدەڕێ ئەو خودای خواسایش نیت یانی چێ تەمەشای دەکەن چێ کەسەیە بێ لە سەر دەرکەی تەمەشای خێزانت کە معقولە زەبەڕاستی هەندە پیاوە ئەوەندە دڵی پیسە یعنی هەموو ئەو ژنی لە قۆڕەخ نایە یان لە سزنی نایە طبعا ئەو کە ژن ئەو زەختە لێ کرد کاکە ژنیش خراپ دەبێ بەرامبەرت خراپ دەبی بەرامبەرت دەتەقتەوە سەد غەڵەت و هەڵەی دەکاتن لۆ ئەوەندە ئەتو لە مزایقەی دەکەی و ئەوەندە بەدڵ پیسی خۆ ژیانی لێ تاڵ دەکەی یعنی معقول نیە وەڵڵاهی پیاوە هەبووە بەستە زمانی ئەو لە سیارەی دانیشتینە ئەوە پێکەوە دەڕۆن ئەو خێزانەکەی لە تەنیشتیتی مرور لە سەد زادەیەش دەکە ئەوڕی دێت ئەو تەمەشای مرورت کرد مرور چیە خۆ قوتبە ڕەبانی نەبات تەمەشای بکەم ئەوەندە دڵی پیسە لە سەد زادەی ناتوانین تەمەشای مروری بکە یعنی ئەو ژیانە ژیان پیس دەکات ژیان ناخۆش دەکات هەرچی مەشاکلە لە ماڵی دروستی دەکە وەی دێدێ ئەو ژنە ئەستن ئەو پیاوەی خۆش ناوێ هەموو ژیانی لێ دەبتە هەنجەت و شەڕ و داخۆشی بەعکسیش هەیە ژن هەیە دڵی پیسە سبحان الله ئەو پیاوە بەستە زمانە لە دائیرەی خۆ ناوێری بۆ نەچی خۆش لە خۆیدا ناوێری قاتەکی جوان لە بەرکە ئەو لەو چی خۆ جوان دەکەی کورە بابە وەڵڵا لۆ تو خۆم جوان دەکەم وەڵڵاهی لەو ناوە دیارە ئەوە لۆ کچەکانی دائیرەی خۆ جوان دەکەی ئەو بەستە زمان دەکاتە دائیرەی تەلەفۆنی لۆ دەکات کوی چێن لە غورفەیە کورە بابە چێم لە غورفەیە هەر مۆزەفەکان لە غورفەینە یعنی ناکرێ یعنی ئەو پیاوە ژیانی لێ تاڵ دەبی ژیانی لێ زەحمەت دەبی بەسای دڵ پیسیش دەکەی ژن دڵی پیسبی خەتەرترە لە پیاوی بەڕاستی ژن دڵی پیسبی ئەو پیاوە ئیبادە دەبیتن زەبۆی بەڕاستی دڵ پیسی و بەدگومانی بەڕاستی ژیان تاڵ دەکات دەبی ئینسان بەڕاستی حوسنی زەنی بە یەکترە بی دەبی سیقە متوانی 100% بە ژنەکەت هەبی و ژنەکەش سیقە متوانی 100% بە پیاوەکەی خۆی هەبی خاڵێکی تر کە سەرچاوەی کێشەکانن ڕەزیلی و چاوچنۆکی پیاویە بەڕاستی پیاو کە ڕەزیل و چاوچنۆک و قورچۆک بوو دەزانی ژنەکە زەلیل ئەبێ غەریب ئەبێ قوڕ بەسەر ئەبێ وەڵڵاهی پیاو هەیە دەوڵەمەندە خوا ئەگەر لێ ژنەکە درۆزەی دەکات والله ژنەکە لە خەڵکی قەر دەکات ژنەکە داوای زەکات دەکات زەکات پیاوەکەشی دەوڵەمەندە نایداتێ احتمال ئەو پیاوە لۆ خەڵکی هیچ عیبی نەبێ لۆ خەڵکی داوەتیان بکە بەڵام لۆ ماڵ و منداڵی زۆر ڕەزیل و پیسە دەبزانە ئەو ماڵ و منداڵە فێرە دزی دەبن فێرە خیانەت دەبن فێرە 100 کاری خراپ دەبن هەمووی سەبەبەکەی ڕەزیل و پیسۆی خۆتە بۆی بەڕاستی نابێ بە هیچ زۆرێک پیا و ڕەزیل و چاوچنۆک و قرچۆک بی لەگە ماڵ و منداڵ بکە ئەوانە کێشە دروست دەکەن تیمالات و برێوش لە لۆ ئەمنی خۆش ناوێت لۆ ژیانم تاڵە کاکە تو تەمەشایکی خۆت بکە بەخۆ ژیانە لێ تاڵ کردە بەخۆت ئەوەندە ڕەزیلی پیسۆی وەلێکردە ژنەکە دەستپیس دەربچیتە دزی لێ بکە تخۆ حەیف نێشن دەستپیسی و دزی لە پیاوی بکە وەڵڵا حەیفە ئەویست هەموو ئەو کارەکەوێ پیاوەکە پارەی نایداتێ حاجەت و پێویستی و ئیمکانیاتی خۆی جێبەجێ بکە ناچار دەست و پارەی پیاوەکەی دەباتن خاڵێکی تر کە خاڵی هەشتەمە زۆر جاران شن و پیاو نازانن شەرع چۆن عیلازی ئەو کێشەی کردووە بە خۆیان هەردەستن ئیبداع دەکەن لە حەلکردنی کێشەی تووشی کێشەی گەورەتر دەبن ڕاستی زۆر گرنگە ئێمە بزانین ئایا شەرع ئەو کێشەی چۆن حەل کردووە
ئەگە گرفتێک لە بینی ژن و پیاوی هەبوو شەرع چۆن دێ ئەو گرفتە هەل دەکات بزانە ژیاننامەی پێغەمبەری خوا بخینەوە صلی الله عليه وسلم چۆن زولای تۆ لەگە خێزان نۆ خێزانی هەبووە قابل ئەوەنە مشکلەیەکیان نەبی کورە سەد مشکلەشیان هەبوو بەوەڵڵا بەڵام کوڕ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەو مشکلانە هەل دەکرد بەچ عەقلێک بەچ جۆرێکی زۆر جوان لەو پەڕێڕێک و پێشەی مشکلەکەشی هەل دەکردنی لێش کەسیشان دڵیشی عادز بیتن ئەوە بۆ شێوە مێم کە ئینسان دەبێت بزانێ ئای شەرع چۆن چێشە هەل دەکاتن ئەو شەرع عەزیمە ئەو شەریعەتە جوان و پاکە قابلە تێیدا نەبیتن چۆن کێشەی بە ژلمێدان هەل دەکات وەڵڵاهی هەر بەس ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنەوە عەلەیهی سەڵات وەسەلام بەسە کە هەموو گرفتەکانی ماڵت لە بۆ هەل دەکات هەمووی تێدایە کە چۆن حتا گرفتی ئەوەشی تێدا ئەگەر خەزورێک لەگە زاوای عاجز بوو چۆن کێشەیان هەل دەکەن ئەگەر زاوایەک لەگە کچەکەت خراپ بوو بە شەرهات چۆن کێشەکەت هەل دەکات هەموو لە ژیاننامەی ئەو پێغەمبەری نازدارەدا هەیە صلی الله عليه وسلم جا بەڕاستی پێویستمان بەوەیە هەر ژن و مێردێک لە بابەتی شەرعەوە شارەزا بن هەندێک ئەوانەی کە پێویستە لە شەرعدا عیلاجی کێشەکان چۆن دەکرێت زۆر گرنگە لۆی چکاوەگە بەخۆت ئیبداع بکەیت لە حەڵکردنی کێشەکان احتیمالە غەڵەتی زۆر زۆر گەورەتر دەکەی و بەخۆشت نازانی خەڵێکی تر لەو شتانی کە دەبتە منبعی پەیدابوونی کێشەی بەنی ژن و مێرد نەناسینی یەکترە بەڕاستی دەبێت پیا و طبیعەتی ئافرەت بناسێ و ئافرەتی دەبی طبیعەتی پیاوی بناسێ ئەو زۆر گرینگە کە خۆی گەورە پیاوی دروست کردووە کۆمەڵک طبیعەتی تایبەتمەندی هەیە و ئافرەتیش خوا دروستی کردووە کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندیانە دەبێت هەردوو لا یەکتری بناسن هیچ ژیانیان ناخۆش نابێت چۆن با نمونەکی بینەوە ئافرەت حەزی لێ پیا و قسەی لە بۆ بکە پیاویش حەزی لێ تەمەشا بکە طبیعەتی پیاوی حەز لێ بەس تەمەشا ژنێ بکە بەڵام ژن حەز ناکە تەمەشای بکەی حەز لێ قسەی لە بۆ بکەی ئێ باشە ئەو پیاوە لە دەری قسان دەکە دێت تۆ ماری هیچ قسان ناکەش نەکە دەرە بابە بزانە تەمەشاکە ئەتو لە ماری قسەیەکی ناکەی لۆ ئەتو لە ماری هەر خەریکی کۆنتڕۆلەکەتی یان خەریکی موبایلەکەتی هیچ دوو قسەی لەگەرەمە ناکەی ئەو شتە پێویستی بۆی قسەی لۆ بکەی قسە خودی خۆی گەورە ئەو های دروست کردێ ژن حەزی لە قسانە کاکە حەزی لێ قسەی لە بۆ بکەی دێکەواتە ئەو حاڵەتە تەبعا کە خۆی گەورە دروستی کردی ئەگە شارەزا نەبی بەڕاستی کێشەی لە بۆ پیاوەکەی زۆر دروست دەکات و بالعکسیش ئەگەر پیاویش نەزانێت تەبعی ژن کووە خوا لەسەر چ تەبعەیەک طبیعەتێک دروستی کردووە بەڕاستی ئەوە کێشە زۆر لە بۆ دروست دەکات ها بەس پێم خۆشە بزانی پیاو لەگە تەمەشاکردنی ئافرەتی زۆر فەرقیان هەیە دەزانی ژن لە کراوی هەتا پێراوی دەتبینن پیاو یعنی بەس ژن تەمەشات بکە لە کراوی هەتا پێراوی دەتبینی بەڵام پیاو کە تەمەشا ژنی دەکە بەس هەردوو چاوی دەبینی زۆر فەرقی هەیە جا خۆشەویستانم ناسینی ئەو تەبعی یەکتری زۆر گرینگە بۆ ئەوەی کێشە و ناڕەحەتی نەکەوتە بینی ژن و مێردەکان وەکی گوتم ژن کە تەمەشای پیاوی دەکە بەس چاوی دەبینی پیاو کە تەمەشای ژنی دەکە بەس چاوی دەبینی فقط یعنی هەنکە بەسەر ژنێک دەبینی جلکەکی جوانی کڕیا ماکسێکی جوانی کڕێ دێتەوە ماڵە هەر بە پێش پیاوەکەی دادێ دەرە پیاوەکە چ گۆڕای دەرەوە هیچ دەگۆڕای ئەیدە تەمەشای دەورا و پشتت بکات تەمەشا وەڵا هیچ دەگۆڕا یعنی ئەو کراسەی نابینی ناوەڵە نابینی کاکە کە تەبعی پیاوی وێ نابینی خۆ بەدەستە خۆی نیە بەس چاویش نەکەی دەبینی بەڵام ژن لە کراوی هەتا پێراوی پیاوی دەبینی بەخوای هەر گۆڕیەکەی بگۆڕی دەزانی کە گۆڕی گۆڕێ کەواتە ناسینی ئەو تەبعەوە ئەو خوورسکەی کە خوا ئەوانەی لەسەر دروست کردیە زۆر گرینگە بۆ ئەوی هیچ ناخۆشی و ناڕەحەتێکیان لێ دروست دەبیتن ئەو جارە خاڵێکی تر لە هۆکاری دروست بوونی کێشەکان ئەوەیە نابێ پیاو لە هەموو شتێک لە ماڵێ بەجواب بێ یعنی بەڕاستی ئەوە زۆر کێشەیە و ژنیش نابێ لە ماڵ لە پیاوی لە هەموو شتێکی بەجواب بێ چکە لەبەرچی ئەو پیاوە تایبەتمەندێکی خۆی هەیە و ئەو ژنەش تایبەتمەندی خۆی هەیە هەردووکتیان ژیانی تایبەتمەندی خۆیان هەیە ناکرێت ئەو پیاوە لە ورود و درشتی ئەو ژنەی تەفاسیلی بزانێ یان لە هەموو شتێک بەجواب بێ ئەرە ئەو شیوە ئەوە خێتێ کرد خێتە نەکرد ئەرە کوی لێدەنێ کوی لێدانەی ئاخری شیوەکەی لێ بەسەقە دەردەسی تا لە هەموو ورد و دریشتی ماڵێ ئەگە پیاو بەجواب هات بەڕاستی کێشەی لە بۆش دەکەی یعنی هەرچی لەو ماڵی دەکرێت دەبردرێت دەخورێ دێنی و دەبەی و حتی تایبەتمەندەکانیش ئافرەتیش ئەگە پیاو لە هەموو شتێکی بەجواب هات بەڕاستی ئەوە ژیانی ئافرەتی زۆر ناخۆش و ئەستەم دەکات و بالعکسیش ئەگە ژن لە هەموو وردەکاری پیاوی بەجواب هات
ژیانی پیاوەکەی ئەستەم و ناخۆش دەکات کۆ پیاوە پیاوەکە چەند دیش کردیا چ لە پارەکەی کرد چێوت برد چێ هات ئەوە ناخۆشە ئەوە نابی ئەو پیاوە ئیش دەکا پارەی دەدا پارەی دەینی بە قەر دەدا دەکاتە پیاوەتی دەکاتە خێر نابی ئەوژنە لە ورد و درشتی ئەو پیاوەی بزانیتن چکە وەی دەدێ ژیانی خۆی تاڵ دەبی نەخێر ئەوەی کە پێویستە لەسەرت هەر ئەوەندەی بزانە و ئەوەی پێویستە لەسەر دەکەش هەر ئەوەندەی بزانە ئەو کات کە بەڕاستی لە ورد و درشتی و شتی وردەکانی یەکتر بە جواب نهاتن هەردووکتان ژیانتان ئاسوود و خۆش دەبی ئەمما ئەگەر بەڕاستی لە ورد و درشتی لە یەکتری پێچانەوە هەردووک ژیانتان ئەستەم و زەحمەت و ناخۆش دەبی خاڵێکی تر کە ئەوەیە نەپاراستنی نهێنیەکان ئەوە گەورەترین و کێشەیە زۆر جاران کەس ئەوەندە غەریب حاڵە ئەوەندە بەستە زمانە وەزین تاکەی لەگە داک و باب و برایەکانی دەکە هەرچی نهێنی ئەو پیاوە هێ نەقڵ دەکە جا دەبینی ئەو ماڵە بشکنی دەکەوتێ ماڵی خەزورانی ئەو کوڕی لێ بەڕق ڕادەچن و ئەسراريان دەکەنە هێنی هەموو کوڕەکەیان دەکەنە دێکەواتە ئەو ژیانی بەخۆی ئەو ئافرەتە بەخۆی ژیانی خۆی تاڵ کرد بەخۆی قەبری لە بۆ خۆی لێدا و ئەو کوڕەش زار هێ منداڵێ سبحان الله گەنجە منداڵێشتان عقلی نەکوڵاوە یاخود مەسەن لەزار لەژێر کۆنتڕۆلی داک و بابێتی هەموو عیب و عاری ئەو ئافرەتەی دەچی بە داک و بە باب و بە خۆشکەکانی دەرێت جا ئەوە ژیانیان دەبتە جەهەنەم بەڕاستی بۆ ئەوەی ژیانیان خۆش بێ بۆی کێشیان بۆ دروست دەبێ بەڕاستی دەبێ ئەم کچ و ئەو کوڕە هیچ نهێنی یەکتر باس نەکەن کە لە حەق و مافەکان و ئەرکەکانیش باسم کرد دەبێ نهێنی یەکتری بپارێزین قاتیبەتەن هیچ ئینسانێک نییە بێعیب ئەگەر ئافرەتەکەت عیبەچەیە پێویست ناکە و عیبە هەموو خەڵک بزانی جیران و خزم و کەس و کارت بزانی یان ئەگەر پیاوەکەت عیبەچەیە پێویست ناکە ئەو پیاوە ئەو عیبی پیاوەکەت هەموو خەڵک بزانی جا بۆی بەڕاستی ژیان تا خۆش بێ و کێشەتان بۆ دروست دەبێ نەکەن هیچ ئەسرارێکی ئەو ماڵی بەنەدرێت لە هیچ ئەسرارێکی چ ئەسرارەکە متعلق بوو بە خودی خۆتان متعلق بوو بە ژیانتان بە کێشەکانتان بە ماڵتان بە هەر ئومورێکتان کە ئەسراری تێدا بوو نابێ ئەو نهێن و ئەسراریانە بە هیچ زۆرێک بستە دەرێ چکە ئەو نهێنیانە چوونە دەرێ خۆی لە خۆدا کێشە لەو ماڵی سەر هەردەداتەوە و ناخۆشی و ناڕەحەتیان بۆ دروست دەبێت آخر خاڵ کە باسی بکەم ئەوش ئەوەیە دەبێ هەردوو تەرەف بەڕاستی ڕێز و حرمەتی کەس و کار یەکتر بگرن ئەوە زۆر گرینگە هەندێک پیاو هەیە دەبینی هیچ ڕێزێک و حرمەتێکی لە بۆ کەس و کاری ئافرەتەکەی دانانێ نە ڕێزێک لەو بابی نە لەو داجی نە لۆ برای نە بۆ مامی لە نە بۆ خاڵی نە بۆ ئامۆزای هەر ئەستن حرمەتیان لۆ دانانێ جا هۆکارێکە یانەوە بەخۆی خۆی زۆر بە گەورەتر دەزانێ یانەوە خوا پێداوە دەوڵەمەندە یان مەسئولە قدر و ڕێزی خەڵکی لانیا ئەو کاتی بەڕاستی ئەو ژنە زۆر بریندار دەبی زۆر هەست بە غوبن و ناڕەحەتی و عاجزی و غەم ناچی و کێشە ئەکات کاتێک کە دەبینی پیاوەکەی ئەوە بێ حرمەتە بەرامبەر کەس و کارەکەیەوە بالمقابل ئەگەر ئافرەت ڕێز و حرمەتی لە بۆ کاس و کاری پیاوەکەی دانەنا بابی خۆش نەدەویست یان داچی خۆش نەدەویست یان خوشکەکانی خۆش نەدەویست یان برایەکانی یان براشنەکانی ئەوە هۆکارێکە کە بەڕاستی ئەمە کێشە دروست دەکا ئەستی کێشەکە ئیوانە نییە ئیدەرەوەیە لە بۆیان دێ ئەوە هەر عقد و بوغزی دڵی ئەو ژنێوە دەکاتن کە بەڕاستی کێشە و ناڕەحەتی لەو ماڵی نەبڕێتەوە و بەردەوام کێشەیان هەبێ جا بەڕاستی مادەم ئەو دووە یەکتریان دەوێ ئەبێ خزم و کەس و کاری یەکتریشیان بێ بۆیە گوتیتیان ئەوەی بەحری بوێ ئەوەی بەحری خۆش بوێ دەبێت شەپۆڵەکانیشی خۆش بوێ کە دەتەوێت ئەتوو بەڕاستی ژیانت خۆش بێ لە ماڵێ ئەی خوشتی بڕێت کە دەتەوێت ژیانت خۆش بێ لەگە پیاوەکەت ئەی پیاوی عەزیز ئەی برای بەڕێزم دەتەوێت لە گەشتنەکە ژیانتان و بەختەوەر ببن ئەوەیە کە هەردووکتان ڕێزی خزم و کەس و کاری یەکتر بگرن ڕێزی خەز و خەزوری یەکتر براو خۆشتی یەکتر براو براشتنی یەکتر خزمەکان یەکتر بگرن قەدریان بگرن ڕێزیان بگرن ئەو بە خۆتان بەڕێز دەبن دەزانی ژن چەند دڵخۆش دەبێت کاتێکەوە برایەکەی دێ ئەو زاوایە لە بەر برایەکەی هەردەستەوە خزمەتی دەکا بە خێراتنی دەکا دەستی لە مل دەکا یعنی زۆر زۆر محەبەت و خۆشەویستی داتی ئەو ژنە وەڵڵاهی ئەو پەڕی خۆشی و سەعادەت و بەختەوەری دەیگرینەوە وە زیاتریش لە پیاوەکەی دەستە پێش و خزمەتی دەکا مقابلی ئەوەی کە ئەو ڕێز و قەدر و حرمەتی خزمەکان و برایەکان و خوشکەکانی گرتووە بالمقابلیش ئەوە جا بەڕاستی ئەگەر بمانەوێ کێشەکانی ناوماڵێ بنبڕ بکەین دەبێ ئەو 12 خاڵی کە گوتم زۆر زۆر ئاگدار بین بەس نێڵین ئەو 12 خاڵە بەسە بۆی بنبڕی هەموو کێشەکانی بینی ژن و مێرد بکەین هیوادارم ئینشاءڵڵا ئیستیفادەتان لێ کرد بێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات